شانەوە بەشێکی دانەبراوە لە هەر نەتەوەیەک و بە خۆشحاڵەوە لە ئێستا بینین کە چەندین کۆڕ و مەراسیم و چەندین بابەتی زۆر تایبەت بە بڵین شانۆکاران جارێکی تر بەڕێوە چێت وە گفتوگۆ قسە و باسەکرێ هەم لەسەر شانۆ و لەسەر ڕەوشی شانۆ و لەگەڵ هەموومانەشا بینین کە تۆم چالاکیانە نەوەستێنەوە. دیارە فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی پاتومایم واتە ئەو شانۆیی کە بێدەنگە تەنها جەستە و ئەتوانێت کە تعبیر لە تەواوی ئەو شانۆیی یاخود تەواوی تعبیر لە ئەو بابەتی نێو شانۆیەکە بکات. دیارە بینین کە شانۆیەکە ئەمە یاخود بڵین بابەتێکە کە بێ دیالۆگە تەنها لە ڕێی زمانی جەستەوە ئەتوانرێت کە لە شانۆیەکە خود لە تەواوی ناوەڕۆکی شانۆیەکە تێبگەین. دیارە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لە چەند کاتژمێری پێشووترا بۆ شانۆیی پاتومایم بە ئەنجام گەیەنراوە پێکەوە کۆنگرە ڕۆژنامەکە بینین و دواتر گەڕێم وڵاتان فەرموون. ئێوارەتان باش بەخێر بێن بۆ کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد. سپاس بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن لێرەوە بە جەماوەری شاری سلێمانی بە هونەرمەندان و هونەردۆستان ڕاگەیەنین کە مژدەی ئەوە بڵاو دەکەینەوە کە کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد لەگەڵ تیپی شانۆی دیالە فیستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی پانتۆمایم ڕادەگەیەنین. دیارە ئەم فیستیڤاڵە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق فیستیڤاڵێکی ناوازەیە چونکە تا ئێستا لەم جۆرە فیستیڤاڵە نەکراوە. ئێمە لەگەڵ تیپی شانۆی دیالە لەگەڵ ماڵی شانۆ لە یەکێتی نووسەرانی عێراق ئەم فیستیڤاڵە بەڕێوە بین دیارە ئامادەکاریەکان هەمووی کراوە کە لە 2 تا 5 یانزەی 2021 ئەم فیستیڤاڵە لە شاری سلێمانی بەڕێوە ئاچێت